ئێران وڵاتێکی ئیسلامیە کە بە حکمی یاسا و زەربی پۆلیس هەموو ژنان جگە لە بەرکردنی جلوبەرگێک کە گشت گیانیاندا دەپۆشێت دەبێت ڕووسەری لەسەر بکەن تا قژ و ملیشیان دەرنەکەوێت. بەڵام ڕووسەری لەسەرکردن نەبووتە هۆی ئەوە ژنان ئارەزووی نەشتەرگەری جوانی و لەوانە جوانکردنی کەپۆ و برۆ و گۆنایان نەبێت. وا دەنوێنێت کە هەندێک لە ژنان لە ئێران بەهۆی چاولێککردن یان هۆگەلی تری کولتوری کۆمەڵایەتی دەیانەوێت لەگەڵ ئەو هەموو زەختەش زۆر جوان دەرکەون. مهرناز یەک لەو ژنانی کە نەشتەرگەری جوانی کەپۆی کردووە. من پێشتر ئارخاین بووم کە قەت نەشتەرگەری جوانی کەپۆ ناکەم، بەڵام کاتێک دایکم و خوشکم لە یەک مانگدا هەردووچیان کەپۆیان نەشتەرگەری کرد، منیش ڕام گۆڕا و لە ڕاستیدا چاوم لە ئەوان کرد. ئێستاش لە دەرەنجامی نەشتەرگەریەکە ڕازیم. بە پێی هەندێک لە ئامارەکان هەر ساڵ نزیک بە 40,000 نەشتەرگەری جوانی لە ئێران دەکرێت کە 60% نەشتەرگەری جوانی کەپۆن. بەڵام هەندێک لەم نەشتەرگەریانە لە ڕاستیدا ڕەنگە پێویست نەبێت. دکتۆر جەوادی ئەمیریزاد نەشتەرگەری جوانی لە تاران. ڕاستی ئەوەیە کە لەو 40,000 نەشتەرگەری جوانیە هەندێکی پێویست نییە و نابێت بکرێن. ئەلبەت نەشتەرگەری جوانی تەنیا تایبەت بە ژنان نییە و هەندێک لە پیاوانیش ئەم نەشتەرگەریە دەکەن. 25 ساڵ پێش کاتێک من زانکۆم تەواو کرد و دەستم بەکار کرد تەنیا 5% ئەوانەی من نەشتەرگەری کەپۆم بۆ دەکردن پیاو بوون، بەڵام ئێستا 35% مشتریەکانم پیاون. مستەفا یەک لەو پیاوانەیە کە نەشتەرگەری جوانی کەپۆی کردووە. توی تصادف رانندگی در واقع بینیم شکست. چەند ساڵەمەوە بەر لە ڕووداوێکی ئۆتۆمبیلدا کەپۆم شکا، دوایەوە ژیانی هاوبەشم دەست پێ کرد. هاوسەرەکەم زۆر لەسەر ئەوە سوور بوو کە دەبێت کەپۆم نەشتەرگەری بکەم. پار کاتێک خوشکەکەم نەشتەرگەری کەپۆی کرد، منیش هاندرام و کردم. جگە لە جوانکردنی کەپۆ، لابردنی گنج و چین و چروکی گۆنا و ناوتەوێڵ و گەورەکردنەوەی لێ و تەتۆکردنی برۆ و لابردنی چۆری ژێرپێس لە دەوری سکو و ناوقە و پێ لەو نەشتەرگەریە جوانیانەیە کە لە ئێران دەکرێن. ئێستا پرسیار ئەوەیە کە جگە لە هۆگەلی تاکەکەسی لە کاتێکدا دەسەڵات زەختێکی زۆر دەخاتە سەر ژنان، ئایا نەشتەرگەری جوانی جۆرێک بەرەنگاربوونەوەی هەندێک لە ژنانی دەسڕۆشتوو لەگەڵ دەسەڵاتدایە یا تەنیا ڕنگدانەوەی کاریگەری میدیا لەسەر ئەم ژنانەیە؟ شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.